بازاڕی سلێمانیە هەرفرۆشیارە و سەرقاڵی فرۆشتنی کاڵا و شمەک و بەرهەمە خۆراکیەکانێتی. لیژنەکانی قایمقامیەتی سلێمانیش چاودێریان دەکەن. تاوەکو شمەک و خۆراکی ماوە بەسەرچوو کوالەتی خراپ پێشکەشی هاوڵاتیان نەکرێت. لیژنەکانی قایمقامیەت تەنها لە 15 ڕۆژی مانگی ڕەمەزاندا زیاتر لە 4115 سەردانیان ئەنجامداوە و دەستیان گرتووە بەسەر 41 تۆن خۆراک و کاڵا و شمەکی ماوە بەسەرچوو. زیاتر لە 4150 سەردانمان کردو لە ماوەی 15 ڕۆژە بۆ شوێنێکشکانی پارێزگای سلێمانی 220 پسۆڵی سەرپێچیمانەوە بۆ شوێنانی کە پابەند نەبوون لە ماوەی ئەم 15 ڕۆژەیەوە 55 شوێن داخراوە 6 شوێنی درراوە بە دادگا لە ڕێگەی بەشی یاسای قایمقامیەتی سلێمانیەوە و بەدەر لەوەش زیاتر لە 20 میلیۆن خراوەمان کردو بۆ شوێنانی کە پابەندی ڕێنماییەکان نەبوون و بەدەر لەوەش زیاتر لە 41 تەن خۆراک و کاڵا و شتومەک کە بەسەرچوو شێی خواردنیە تەلەفمان کردو لە ڕێگەی لیژنەی تەلەفی قایمقامیەتی سلێمانیەوە 280 پسۆڵی ئاگادارکردنەوەشمانەوە بۆ شوێنانی کە پابەندی مەرج و ڕێنماییەکان نەبوون. لەم مانگەدا کاتەکانی دەوامی لیژنەکان و سەردانەکانیان زیاتر بووە. بە جۆرێک ڕۆژانە لە کاتژمێر 6 بەیانی تاوەکو 2 شەو لە کار و چالاکیدا دەبن. داوای پابەندی زیاتریش لە فرۆشیاران دەکەن بە ڕێنماییەکانی قایمقامیەت بۆ ئەوەی ڕووبەڕووی لێپرسینەوە نەبنەوە لە ئەگەری نەبوونی سەرپێچیش دەستخۆشییان لێ دەکەن. لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هەڵمەتەکانمان چتر کردوێتەوە بۆ سەردانی دوکان و بازاڕەکان بۆ شوێنە گشتەکان بەتایبەت بۆ دوکانی خواردەمەنەکان بۆ شیرینەکان و ئێمە هەر شوێنێک سەرپێچیە بێت پسوڵی سەرپێچی بۆکرێت هەر شوێنێکیش مادیەک بەسەرچوی نەبێت مادی خراپی نەبێت و پابەندی بە ڕێنماییەکان بە مەرجە تەندروستیەکان دەستخۆشی لێەکەین. ساڵانە لە مانگی ڕەمەزاندا خواست لەسەر کاڵا و شمەک و خۆراکە جیاوازەکان زیاتر دەبێت و چاودێری بازاڕیش لەلایەن لیژنەکانەوە بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخ و خستنە بازاڕی بەرهەمی خراپ زیاتر دەبێت. ڕێزان محەممەد، کوردسات نیوز، سلێمانی.